سڵاو و ڕێز گوێگرە خۆشەویستەکانی بەرنامەی زمانێمە لە رادیۆی کوردستان 24 خۆشەویستی بۆ ئێوەی ئازیزیش ئازیزانم لە سۆشیال میدیا خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی دیکەی زمانێمە لەگەڵ ئێوەین ئەمجارە بە میوانداری نووسەر و ڕۆشنبیر سامەڵ ئەحمەدی لەگەڵ ئێوەی خۆشەویستە بین بۆ تاوتوێکردن و ڕۆشنکردنەوەی ئەو بارودۆخەی کە لە نێو زماندا ڕوودەدا ئەو هەڵانەی کە لە ڕاگەیاندن دەرەکەون لە ڕووی زمانەوانیەوەی دەکرێت بڵێن هەڵە زمانەوانیە باوەکاری نێو ڕاگەیاندن باس دەکەین. خۆشەویستان، کاک دلێر سەلیمی هاوکاریشم لەگەڵمە لەو دیوی شوشەی ستۆدیۆوە کۆنتڕۆڵی دەنگ و کارەکانی بەرنامەکە سوپاسی دەکەم. کاک سامەڵ بەخێر. زۆر سوپاست دەکەم ئاوسایزەدین، خۆشەویستی سوپاس دەکەم. ئێمە لە ڕاگەیاندن دەبێ بەر لە هەموو کەس ڕخنە لە خۆمان بکرین. ئەگەر خۆمان ڕاست نەکەینەوە ناتوانین ڕاستەکە بە خەڵک بڵین. لە ڕاگەیاندن هەندێک هەڵە هەن زۆر دووبارە دەبنەوە، ڕاستە و هەمووشمان دەزانین هەڵەن و هەمیشە دووبارەشیان چەند بارەشیان دەکەینەوە. ئەمە بۆ ڕوودەدا. ڕاستەکەی دوو جۆر هەڵە ڕوودەدەن لە زمانی ڕاگەیاندندا. جۆرێکیان هەڵەی زمانن، یەخودی زمانن، ڕێزمانن، جۆرێکیان ئینوسینە. ئینوسینەکە زۆر سەیرەکە ڕوودەدا چونکە زۆر ئاسانە، ینی هەر کەسێک دەتوانێت بە هەفتەیەک فێری بێ. ئەوەی نووسین ئەوەی نووسین ئەوەی ئەگەر بۆم ڕێنووس، یعنی مەسەلەن وشەیەک چۆن دەنووسرێ، وشەی لێکدراو چۆن دەنووسرێت، داڕێژراو چۆن دەنووسرێ، کە گەردان دەکرێت چۆن دەکرێت، دوو واو لەکوێ دەنووسرێت، دوو یا سێیا لەکوێ دەنووسرێت. ئەوانە گەردان مانای چیە؟ با گوێگر تێبگە. گەردان یعنی بەکارهێنانی چاوک لە دۆخی یەکەم و دووەم و سێم کەسی تاک و کۆدا. یعنی تۆ چاوگەکەیە مەسەلەن دەڵێ کارکردن، هەرکردن چاوگی کردن دەڵێ من کار دەکەم. کە تۆ بڵێ کارکردنم دەست پێ کرد یا کارم دەست پێ کرد، جودایە لەوەی کە بڵێ من کار دەکەم. کە گوتت من کار دەکەم یعنی چاوگەکەت گەردان کرد، ینی لە دۆخی کەسەکەدا بەکارەتێنا. بۆیە ئەوان لە نووسینی ئەوانەدا بەداخەوە هەڵە زۆر دووبارە دەبێتەوە، زۆریش ئاسانە. بەڵام هەڵە زمانیەکان ئەوەی کە گەردانمە بەست تێکەڵبوونە لەگەر بکەرەکە. بەڵێ چونکە کار بۆ بکەر بەکاردێ، بەڵێ بۆ بکەر. جاری وایە بکەری تاک بەکاردێنێ کارەکەی کۆیە هەڵەیە، نازانێ هەڵەیە یان چییە، بەس هەڵەی بەکاردێنێ. جەنابەت فەرموود بۆچی ئەمە دووبارە بۆ چەند بارە. گرنگترین هۆکاری بەلای منەوە ئەوەیە کە بەداخەوە لە میدیای ئێمە، ینی لە ڕاگەیاندنی ئێمەدا ئەوەندەی ڕاگەیاندن کار لەسەر ئەوە دەکات تەکنیکی بڵێن دۆزینەوەی هەواڵ و یان ئەو شتانەی کە وایە لە بابەتی هەواڵدا گرنگن خۆیان پێوە ماندوو دەکا. نیو هێندەی ئەوەش ئەنێ هەر هیچ لەوەش خۆی بە فێربوونی زمانەوە ماندوو ناکە. زۆربەی ڕۆژنامە نووسانمان خۆیان فێری زمان نەکردووە. هەر ئەو زمانە عادیەی کە دەیزانن زمانی، بەڵام زمانی نووسین و زمانی ئاسایی جیاوازە. چونکە تۆ لەگەڵ سیستەمێکی زمان ڕوبەڕووی لە نووسیندا دەبێت ئەو سیستەمە بزانی، پێکاتەی زمانەکە بناسی، بزانی چی لەکوێدا بەکاردێ. بەداخەوە خۆ بەوانەوە ماندوو ناکەن. یەکی دیش کە زۆر گرنگە، زۆربەی میدیای ئێمە سەرچاوەکانیان سەرچاوی بیانین، ینی سەرچاوی هەواڵ وەرگرتن، ئاژانسە هەواڵەکانی بیانین، عەرەبیە، ئی فارسیە، ئی ئینگلیزیە، ئی هەرچیەکە لەوێەوە تەرجەمە دەکەن. هونەری تەرجەمەش نازانن، ینی دێ معنە دەکاتەوە، وشە بە وشە معنای دەکاتەوە، وا دەزانێ ئەوە کردێ کوردی. بەڵام پێکهاتەی ڕستەی ئەو زمانەی لێ وەرجێراوە لەگەڵ ئی کوردی جیاوازە، دەربڕینی جیاوازە. جاری وایە کورد بۆ بابەتێک، بۆ گاڵتەیەک، بۆ تەوسێک، بۆ شتێک
جۆرێک بەکاردێنێ زمانێکی دیکە جۆرێکی دی بەکاردێنێت تۆ ناکرد ڕاز وشەکانی ئەو وشەی کوردی لە بەرامبەردا بنی بڵێ ئەوە تەرجەمە نییە ئەوە معناکردنەوەیە بۆیە ئەو هەڵانە لە زماندا دروست دەکەن پێشەوەی کە دەست بە بەرنامەکە بکەین جەنابەت ئاماژەت مەسەلەن بە لە ئێستادا کرد لە ئێستادا ئەمە زۆر لەگەڵ زۆر میێوانان باسی لە ئێستادا کراوە و چەند بارش دەبێتەوە دووبارش دەبێتەوە بەڵێ جۆ نادەنێ لەبەرەوەی کە گرنگی بە زمان نادەن لە کاتێکدا یعنی ئێستا زانستی زمان ناسی و زانستی دەمار ئاسن زانستی هەبوون ناسی فەلسفەی هەبوون ناسی باسی ئەوە دەکا هەرچیەکی دێتە دنیاوە بە زماندا دێتە یعنی تۆ ناتوانی هیچ شتێک لەم دنیادا بڵێ هەیە هەتا ناوی لێنەنی کە بە چیش ناوی لێدەنەی بە زمان بۆیە پێش ئەوەی کە تۆ بتەوێ هەواڵێک ڕابگەێنی دەبێت زمانی ئەو هەواڵە بدۆزیەوە فێری ببی بتەوێ راپۆرتێکی ڕۆژنامەوانی پێشکەش بکەی پێشدا دەبێت بزانی زمانی ئەو راپۆرتە بدۆزیەوە بۆ ئەوەی کە بتوانی بیگەێنی ئەگەر نییە بەبێ زمان ناتوانانی ئەوە بگەێنی بەڵام بەداخەوە زۆر کەم لە ڕاگەاندنی ئێمە ینی سرنج دەدرێتە ئەو بابەتی فێربوونی زمان هەر کەسێکی مەسەلەن زانی سەرچاوە هەواڵەکان بخوێنێتەوە زانی مەسەن چه هەواڵێک ممکنە گرنگ بێ لە ناو کۆمەلگەدا یەکسەر دەڵێ من ڕاگەاندن کارم و بەو شێوەیە کە عەرزم کردی معنای دەکاتەوە و ئیتر هەڵەی ڕێکەوەند و داڕشتن و تەنانەت زاراوە و چەمک و ئەو شتانە دێتە نێو زمانەکە وەکو هاتووە ئەوە هەر ئێستاژ نییە لە دەی 1970 کە لە باشووری کوردستان دەرفەت بۆ زمانی کوردی خوێندنی زمانی کوردی ڕەخساوە ئەوە بەردەوام بووە مەسەلەن وشەی لێکۆڵینەوە من وتارێکم خوێند پێمایە ساڵانی 1970 یا 80 مامۆستا محەممەدی مەلاکەریم لەسەر ئەو وشەی نووسی گوتوێتی لێکۆڵینەوە وشەیەکی داڕێژراوە لە پێشگیری لەگەڵ کۆڵینەوە دروست کراوە بەڵام کە دێن بەکاری دێنن نازانن ئەو لەیە دووبارە دەکەنەوە لە دوای وشەکە مەسەلەن دەڵێ لێکۆڵینەوە لە بابەتەکە دەکا خۆی لێکۆڵینەوە یعنی لە بابەتەکە خۆی دەکرێت بڵێ لە بابەتەکە دەکۆڵێتەوە زۆر زۆرسەیەکی سادە و خۆش بۆچی لێکۆ ینی بۆچی ئەوەکە لە حاڵەتی چاوکدا بکات دەکرێت بڵێ مامۆستا ساماڵ دەکرێت بڵین بابەتەکەی کۆڵیەوە لە بابەتەکەی کۆڵیەوە یا لە بابەتەکە دەکۆڵێتەوە کۆڵینەوە بۆ خۆی کۆڵینەوە دەستی بە کۆڵینە مەسەلەن دەڵێ ڕووداوێک ڕووی داوە پۆلیس دەستی بە کۆڵینەوە لە ڕووداوەکە کرد ئەوە کوردیە کوردێکی دروستە ئەوی دی لێکۆڵی دەستی بە لێکۆڵینەوە تۆ لەیەکە دووبارە کردەوە هەم لە پێش وشەکەم لە دوای وشەکە ئەوە ئەو شتە وردانە سرنجی کەم دراوەتی من دەڵم لە دەی 1970 مامۆستا محەممەدی مەلاکەریم باسی کردو هەتا ئەلانیش دووبارە دەبێتەوە کەس پێ نازانم بوو یعنی ئەوە هی ئەوەیە کە من دەڵێم لە دەستگای ڕاگەاندنی ئێمەدا گرنگی بە زمان نادەن ئەوەندەی گرنگی بەوە دەدەن چۆن شتێکی سرنجڕاکێش ڕابگەێن بە هەر زمانێک بێ کە خەڵک سرنجی بەلایدا بێ ئێستا کاریگەری وەرگرتنی هەواڵ لە میدیای بیانی بۆتە هۆکاریەوەی زمانەکە بەم ئاراستەیەدا بڕوە و هەواڵێکی ناوخۆیش کە دروست دەکرێت لەبەرەوەی ڕۆژنامە نووسەکە هەواڵ نووسەکە کەوتۆتە ژێر کاریگەری زمانەکە بەو ئاراستەیەدا ئەویش هەر ئەووادا دەڕێژێت ئەوی شەروادا دەڕێژێت ینی پێی وایە ئەوە زمانی ڕاگەاندنە پێی وایە ئەوە زمانی ڕاگەاندنە ئەو تەرجەمە هەڵەیەی ئەو معناکردنەوە هەڵەوەی لە زمانانی بێگانەوە هاتووەتە ناو زمانی کوردیەوە ئەوە بووە زمانی ڕاگەاندن کە چیوانە ئەوە زمانی کوردی دەبێت بۆ خۆی یعنی زمانی ڕاگەاندن تۆ دەبێت لە ناو زمانی کوردیدا دابێنی لە ناو زمانی کوردیدا بدۆزیەوە نەک لە زمانانی دیکەوە مەسەنەن شێوە دەربڕینێکی زمانێکی دیکە بێنی هەستا بە دەست پێکردنی فلانشت کوردی نییە ئەو هەر ناڵێ کورد ناڵێ هەستا دەڵێ دەستی بەو کارە پێکرد دەستی بەو کارە ئەمن دەڵێم ئەو کەسەی کە بمبورە ئەو کەسەی کە زمان باش نازانێ قەڵەمەکەی بۆ نووسەران وا دەڵێم قەڵەمەکەی لاڵە پتە دەبێ ڕاست وایە چونکە ناتوانێت پەیامێکی ڕەوان بگەێنێتە خوێنەری ڕاست وایە تۆ گوتت دوو جۆرە هەڵەی زمان هەیە یەکەیان ئەوەی ڕێنووسەکەیە لە کوردیشدا شتێکی زۆر ئاسان هەیە ئەگەر زانستی ڕێزمانیش نەزانی تەنیا
هەستی بیستن و هەستی دەربڕینێت زۆر بە وریاییەوە مامەڕە لەگەڵ بکەی تووشی هەڵە نابی لە مەسەلە ڕێزمانیەکە چونکە و کوردی هەموو دەنگەکان وێنەی خۆیان هەیە کە هەر پیتێک کە دەرد بڕی تەنیا لە گوتنەکەدا بە وردی هەست ڕابگری یەکسەر وێنەکەت بۆ دێت دەتوانێت بینوسی وەکو زمانی عەرەبی نییە فاریزە و شەددە و فەتحە و کەسرە و ئەوانەی هەبێ بڵێ دەبێ ئەوە کەسرە بێ یان یا بێ ئەوە دەبێ فەتحە بێ یان فڵان بێ زەمە بێیان واو بێ جا بۆیە هەستیاری لە بۆ نووسەر بارتەقای زانستەکە گرنگە بەڕای من زۆر گرنگە بڵێ چۆن جۆ بدێت دەنگەکانی زمانی کوردی وزانی ئەو دەنگانە لە چۆدا بەکاردێن لە چۆ ئەوە بزوێنە لە چۆ نیمچە بزوێنە لە چۆ بزرۆکەیە چۆنی بنووسی ئەوە گرنگە چونکە چۆن نووسین دروست نووسینیش ئەگە زمانەکەشت دروست بێ کەسێک زمانزانیش بێ دروست نەنووسێ لەوانەیە زمانەکەی غەڵەت بخوێندرێتەوە خوێنەر غەڵەتی بخوێنێت بۆیە نووسینی درستیش گرنگە بێگومان دەبێت لەوە ئەوە بزانی کە بۆچی مەسەلەن لە فلان جێگا فلان وشە دوو واوی هەیە فلان وشە یەک واوی هەیە ئەوانە پەیوەندی بەوە هەیە کە تۆ دەنگەکان بناسی ئەوەش زۆر ئاسانە فێربوو ینی چونکە ڕێسایە چییە ینی ڕێنووس ڕێسایە کە دانراوە دەڵێ ئاوا بنووسە لە هەموو زمانانی دنیادا وایە دەڵێ ئەو شێوەیە بنووسە ئەتۆ ناچاری بە تایبەت لەم سەردەمەدا کە سەردەمی دیجیتالە ینی وەک ساڵان نییە هەر بە کاغەز بێ مەسەن تۆ نامەیەکت بە کاغەز بۆ من نردبای هەرچۆنێک بادەم خوێندەوە ڕاست ینی هەرچۆن بەڵام ئێستا هەر خوێندنەوەکە نیەخۆ تۆ لێکۆڵینەوەیەک دەکەی لە شتێک توێژینەوەیەک لەبارەی شتێکەوە دەکەی بۆ ئەو توێژینەوەی پێویستت بە سەرچاوە هەیە سەرچاوە ئێستا لەکوێ لە گوگل دەگەڕی لە گوگل ئەگەر نووسینەکە دروست نەنووسی پێت نادا بۆ نمونە دەڵێن ڕێی سەرەتای وشە هەمیشە گڕە و پێویست ناکات چوقلەکەی بۆدانی نابێت چونکە ئەوە بخۆی دەنگێکە ئەگەر ئەو دەنگە پێناسە کراوە لە زمانی کوردیداوە پیتی بۆ دانراوە ئەگەر هەمووان وەکو یەکی نەنووسن خەتی یەکتر ناخوێنینەوە کە من پێویستم بە وتارێکی جەنابەت بوو ڕەکانی سەرەتا چوقلەت بۆ دانە نابوو لە گوگڵدا نایبینمەوە لە بەهرە وەرگرتن لەو وتارە گرنگەی جەنابەت بێ بەهرە دەبم بەڕاستی جا کاک ساماڵ ویستم باسی ئەو دنیای تەکنەلۆژیا و ئەلکترۆنی و ئەمانە بکەم ئەگەر تۆ زمانەکەی خۆت بە هەڵا گەیاندا تۆڕی ئەلکترۆنی و ئەنتەرنێت و ئەمانە کەواتە ئەمەد بە هەڵە فێری زمانی خۆت کرد هەروایە ئەویش زمانەکەی تۆ بە هەڵە دەگوازێتەوە بۆنەوەکانی دوای تۆ ڕاستواتە تۆ زمانێکی هەڵات بۆنەوەکەت بەجێهێشت بەر لەوەی بچینە سەر بەشی دووەمی هەڵە زمانەوانیەکان چونکە تۆ گوتت ئەوەی ڕێزمانیەکە هەیە لەگەڵ ڕێنووسەکە ئەوەی ڕێنووسەکەمان باس کردوانە شتی دیماوە بەڵام بەشێکی باس شتێکی دی هەیە دەمویست باسی بکەین بیرم چوە زۆر باشە ئەوەی دیکە چییە کە پێویستە ڕۆژنامەنووس بیزانێت تووشی هەڕە نەبێ من پێم وایە پێش هەموو شتێک ڕۆژنامەنووس دەبێت فێری زمانی کوردی ببێ ینی نووسەری هەر بوارێک کە تۆ دەڵێ من نووسرم لە پێشدا دەبێت چونکە کەرەستەی نووسین زمانە پێش هەموو شتێک دەبێت فێری زمان ببی فێری زمان لە پێشدا دیارە هەموو تۆ ئێستا بچی کوتو کوردی زمانی کوردی باش دەزانی بچی زمانێکی بیانی فێروی پێش هەموو شتێک ئەلەفبێی زمانەکەت فێر دەکەن ئەلەفبێ ئەو زمانە چەند دەنگی هەیە بۆ ئەو دەنگانە چەند پیت دانراوە بۆ نمونە لە زمانی ئێمەدا زمانی کوردی وازام 37 دەنگ هەیە بەڵام پیتەکانی کەمترن لە دەنگەکان لەبەرەوەی 32 پیتە پێم وابێ 32 ناخوربان 37 پیتە 37 دەنگمان هەیە بە 34 پیتمان یعنی پیتەکانمان لە دەنگەکانمان کەمترە لە پێشدا دەبێت فێری ئەوە ببی یعنی بۆی بزانی ئەو زمانە بنووسی و بخوێنیەوە یعنی خوێندنەوەی ئەو زمانە فێربی دەبێ دەنگەکان و پیتەکانی ئەو زمانە فێربی
جا دوایە بزانی ئەم پیت و دەنگانە چۆن ئەم دەنگانە بەو پیتانە چۆن لێک دەدرێن و دەنووسرێن کە ئەوە زانی ئەو جاردەیە سەر ئەوەی کە بزانی ئەو زمانە چۆن پێکهاتەی زمانەکە چۆنە چۆن ڕستەدا دەڕێژێ ئیدیۆمەکانی چۆنن پند و قسەی نەستەق و تەوس و لاتا و یان دەربڕینی سیاسی و دەربڕینی کۆمەڵایەتی و دەربڕینی ئەدەبی و ئەوانەی چۆنن لەو زمانەدا پێشتر چۆن کراوە ینی پێشینەی ئەو زمانە چۆن لە فۆلکلۆری ئەو زمانەدا چۆنە دەبێت هەمووی ئەوانە فێربی کە تۆ هاتی سەر نووسین یعنی زمان دەزانی بابەتێکت لە مێشکدایە توێژینەوەت لەسەر کردووە زانیاری لەسەر کۆ کردوێتەوە بە ئاسانی دەیخەیە سەر کاغەز و دەینووسیەوە ئەگەر زمانەکە نەزانی تۆ 100 بڵێ ئەمن ڕۆژتا ئەوارێ بە فلان ئاژانس و فلان ئازانستا دەگەڕێمەوەندە هەواڵە دەدۆزمەوە کە نەزانی دای ڕێژیەوە یان بە شێوەیەکی هەڵت دای ڕێژیەوە ئەوە خراپە لەگەڵ زمانەکەی خۆت دەکەی و خراپشی دەگەێنی بە کۆمەڵگەکە جێرانەوەیەکی باشم پێویستە لەو زانیاریە گرنگ و باشەی کە بەدەستت هێناوە کە پێمی بگەین پێویستم بە جێرانەوەیەکی ڕەوان لەبەرەوەی من بتوانم چونکە وەکو عەرزم کردی هەموو شتێک لە زمانەوە بەدیدێ بۆ من بتوانم کولتورێکی بۆ خۆم لەو زانیاریانە پێ دروستکەم لە ناو زمانی خۆمدا بۆ ئەوەی بتوانم ئەوە بکەم ئەتۆ پێویستە بە زمانی خۆم پێم بڵێ دەنا ئەو کولتورەی دروست دەبێ کولتوری من نییە ڕەفتاری من نییە شێوەی هەڵسوکەوتی من نییە ئەو زمانەیە کە هێناوتە زۆر باشە هەندێک نمونە باز بکەین کە بە شێوەیەکی هەڵە هاتوونەتە ناو زمان لەو ساڵانەی دواییدا نوێژ خوێن دەڵێ نوێژ خوێنەکە نوێژ خوێن دروستە ناوەڵی ئەوە دەڵێن بیدعەیە دەنا لە زمانی کورد دەڵێ نوێژ دەکەم نوێژەکەم بکەم درەنگە نوێژی کرد نوێژنی دەڵێ نوێژ بابچی نوێژەکەمان بکەین یان دەڵێ بانگ خوێنین بانگ خوێن نییە ئەوانە نازام لە کوێیان هێناوە و چۆن ئەوانە هەڵن هیچ پێ لە کۆن کوێتی بانگ دەدا بانگی فەرموو ینی بۆ ڕێزگرتن جارێ دەڵێ بانگی فەرموو بانگی دا ناڵێ بانگ دەخوێنێ وڵا تەماشای مامۆستا ساماڵ ئەگەر وشەی بانگدان و نوێشکردن لەگەڵ یەکدی چکە نزیکن لە یەک جیا بکەینەوە کورد چەند بە زیرەکی ناوینەوە خۆی نوێژ جوڵەکانی گرنگە ئەوەی دی زیکری خوایە و ینی بە بێدەنجی حرەکەی تێدا بۆیە کردنە بۆیە کردداری زۆر کردارەکانیشی زۆر گرنگە ئەوەی دیکە ئەگەر نوێژ خوێندنەکەی گرنگ بە کردارەکانی گرنگ نەبە دادنیش لە حاس خۆی و مەسەلەن دەقێکی بەدەستەوە دەگرت و دەیخوێندا واجب دەکرا بەسەر مرۆڤی مسلماندا دابنیشە و بیخوێنەوە قورئان خوێنێک دەبوویتەوە کەواتە نوێشکردن زۆر بەژیرین ئاماژەیەکی زۆر جوانە وایە بانگ دەنگێک بەرزە بێتەوە ئەر کە سەرچەکەوێ ئەوەیە بانگەکە ڕابێڕێ بۆیە ناویان ناوە بانگ دەربڕی دەرگێن هاوارێکە یان ڕۆژوەوان و ڕۆژوگرتن ڕۆژوەوان خۆ تۆ پاسەوانی ڕۆژنی ڕۆژوان ڕەنگە بۆتە باوێستا ڕۆیشتووە و خەڵک هەموو وای بکەن بەڵام ڕۆژوگرێ بەڕای من نازام تۆ بۆ چون سەر وەڵڵاهی ئەوەیان چونکە وان وەکو پاشگرێک هەموو جارێک بۆ وەکو بڵێ پاسەوانی کردن لە شتێک نییە جاری وایە بۆ خاوەنی شتێکیش هەیە ینی دەڵێ کە دەڵێ مەسەلەن ڕۆژوان وا دەزانم شاخەوانیشمان هەیە ئەوەی کە خاوەنی شاخ نییە بەڵام کاریش بە شاخ هەڵگەران دەکا پێی دەڵێن شاخەوان ئەوانە وا دەزان پاشگرێکە بۆ دروستکردنی کەسێکی ینی کردداری ینی ناوی بکەری کارێک مەسەلەن وەکو ڕۆژوو دەبێتە ئاوەڵ فەرمانیان دەبێتە ئاوەڵ ناو دەبێتە کە تۆ دەڵی شاخەوان ناوی بکەرایدی ینی ئیسمی فاعیلە شاخەوان بەڵام ناوێکی لێک دراوە یان ڕۆژووان هەروە ینی ئیسمی فاعیلە ناوی بکەرە بەس لێک دراوە ناوێکی سادە نییە زۆرێک بەڕای تۆ شتێکی زیادە یان
لە وشەی زۆرێک بەکاردێنین زۆرێک لە بەرامبەر کەمێک یعنی تۆ کە کەمێکت هەبێ زۆرێکیشت دەبێ ینی بەشێک لە شتێکی کەم ینی زۆر کەمکردنەوەی شتێک زۆرێک ینی بەشێک لە شتێکی زۆر نەک هەمووی یعنی ئەبەو شێوەیە ئەوە بڵێ تۆ دەڵێ عزەدین کەمێک لێم وەرە پێش بەڵێ باشە بەڵێ دەکرێ بڵێ کەم وەرە پێش بەڵام کەمێک لێم وەرە پێش خۆشەکە دەڵێ بەڵام کاتی دەڵێ زۆرێک لێم وەرە پێش زۆرێک لە هاوڵاتیان بەشداری خۆ پیشاندانەکەیان بڵەوە زۆر لە هاوڵاتیان بەشداری خۆ پیشاندان بەشی زۆری هاوڵاتیان ڕاستە فەرمووی ئەوانە دەگەڕێتەوە سەر زانینی ڕەوانبێژی بۆ داڕشتنی زمان ئەو هوەری نووسینەوەوانە هوەری خۆغەڵەت نییە لێرێ هەڵە نییە پێویست نییە بەڵام جوان نییە خۆش نییە پێویستمان پێ ڕەوان نییە ڕوشەی زۆر ئەرچی خۆی جێبەجێ دەکات بەڵێ ئەرچی خۆی جێبێت ئەو زۆرێکە هەمان ئەرچی زۆر دەکات شتێکی دیکە ناکە کە زۆر پێی نەکرابێ وشەی زۆر پێی نەکرابێ زۆرێک نایکە بەڵام کەمێک هەندێک ئەرک جێبەجێ دەکات کە وشەی کەم پێی جێبەجێ ڕاست بۆیە کەمێک پێم وایە پێویستە بەڵام زۆرێک بەڕای من پێویست نییە جا تۆ لە من شارەزاتری وایە زاری وایە ینی تۆ لە بری زۆرێک دەشتوانی بڵێ بەشێکی زۆر یان زۆرینە بۆ مرۆڤەگە بەکاربێنی توانین بڵێ زۆرینەی خەڵک زۆرێک لە خەڵک وایان کورد هەر ئەو لێرەدا زۆرێک لە حەز دەکەم لە زمانی کورد لە زمانی عەرەبیەوە هاتووە یا لە زمانی دیکەوە هاتووە من نایزانم زۆرینەی خەڵک زۆربەی خەڵک بەشی زۆری خەڵک ئەوە بۆم بۆ مرۆڤ بۆ شتی دیکەش ینی زۆربەی شتەکان زۆربەی ئاژەڵەکان زۆربەی ینی دەتوانی ئەوە بڵ بەکاربێنی لە بری ئەو زۆرێکە کە ئەگەر لایەنی ڕەوانی زمانەکە تێک دەدا یان دەڵێ ژیانکردن ئەوە هەر هەمان ئەو شتەیە وەکو عەرزم کردی لە سەرچاوی بیانی شت وەردەگرێت لە زمانی فارسی زیندگی کردن هەیە ئەویش ڕاستی ناوێتی زیندگی کردووە بە ژیان معنای کردوێتەوە کردنەکە شەرکردنە معنای کردوێتەوە تەرجەمەی نەکردو دەنا کورد ناڵێ ژیانکردن دەڵێ دەژی بە تایبەت لە کوردی ناوەڕاستدا زۆربەی زمان ناسان دەڵێن ئەو زمانانە سەرکەوتون ئەو زمانانە بڵێن بەهێزن کە دەتوانن لە ناو خۆیاندا بزێنەوە و ئەو زمانانە زۆرتر دەتوان لە ناو خۆیاندا بزێنەوە کە کاری سادەیان زۆر بێ کاری لێکدراویان کەمتر بێ من لە بیرمە کۆن وتارێکم لە دکتۆر محەممەد ڕزا شەفی دکتۆر محەممەد ڕزا باتنی زمان ناسێکی فارسە لە زمانێکی وتارێکی لەسەر زمانی فارسی نووسی بوو گوتبووی فارسی زمانێکی نەزۆکە هۆکارەکەشی ئەو بوو کە زۆربەی هەرە زۆری کارەکانی فعلەکانی لێکدراون فعلی سادەی کەمە لەبەر ئەوەی فعلی سادە تۆ دەتوانی بیکەی بە ئاوڵ ناو بیکەی بە ناو یعنی شتی دیکەی لێ وەربگری بەڵام لە فعلی لێکدراو بۆ دوا لێ نایە ئەندە بێ بەشێکی لە فعلەکە فڕێ بدەیت لەو کاتشدا کێشە دروست دەبێت فعلی سادە کە فەرمانی سادا کەرستەی خاوە بەڵەوە دەتوانانی شتی دیکەی لێ دروست بەڵام لێک دراو کەرستەی خاو نییە بەڵەوە ئاچکە بۆ خۆی وا دروستت کردووە تۆ لە شتێک پێکتێنەوە ئەمەیان لەگەڵمان کۆت کردوتەوە بۆیە زمانی کوردی ئێمە بە تایبەت کوردی ناوەڕاست ئەو توانایەی هەیە ینی کەسێکی بیەوێ لە داڕشتنی زماندا لە نووسیندا لە هوەری زماندا دەتوانێت زۆر داهێنانی گەورەی تێدا بکە بەڕاستی ئەمن بۆ ئەوەی بێ بەرنامەکە پەیوەندێکی تەلەفۆنیم لەگەڵ ئەنجامدایی یان بۆ ئەوەی بێ بەرنامەکە میوان تەلەفۆنم بۆ کردی تەلەفۆنم بۆ کردی باشە لە ڕاگەیاندندا و لە نووسیندا لە ڕۆژنامەدا دەڵێ پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ ئەنجامدا ینی قەبارەیەکی گەورە و پێی وایشتێکی زۆر گرنگی بووە بەڵەوە لە کاتێکدا لە من ئێستا باسی فعلی سادە و لێکدرامان کرد ئەنجامدان فعلێکی لێکدراوە من ئێستا ناڵم کوردی نییە مەسەنجاری واشە چکە بەڕاستی وەش لە فارسیەوە هاتووە بەڵام ئەگەر کوردیش بێ وای دانێ کوردیە باشە بۆچی سادەکە بەکار نانی ڕستە سادەکە بەکار نانی بڵێ تەلەفۆنم بۆ کرد
لەبرێ ئەوەی بڵێ تەلەفۆنێکم لەگەڵ ئەنجامدا ڕستەیەکی دوور و درێژ دروست بکە. خۆ ئەو شتانەی ئەمە گوتمان هەڵن هەمووی کوردینە بڵێ هەمووش لی حاڵی دەبین بەڵێ بەڵام ئێمە دەڵێین ئەو شتانە کە لە ڕێگەی وەرجێڕانەوە لە زمانی دیەوە هێنراونەتە ناو زمانی کوردی پێویست نین لەبەرەوەی هەمانە بە هەمانە بە کوردی سادەتر و خۆشترمان هەیە ڕەوانترمان هەیە جوانکاری کولتوری خۆمانی تێدایە لەبەر ئەوە دەتوانی زمانەکەی خۆت بەکاربێنی ینی بەردەنگیشت خۆشتر لێت وەردەگرێت بە تایبەت ئەگەر منداڵی ئەم لە نێو خێزانیدا بە زمانی کوردی خۆما قسەی کرد بێ بەوە گەورە بوو بێ زۆر بە ئاسانی ئەو شتە کوردیانت لێ وەردەگرێت لێت تێدەگات دەزانێت مەسەلەن تۆ قسەیەک دەکەی بڵێ پاشخانی قسەکەش بخوێنێتەوە بڵێ مەسەلەن ئەو ڕستە زمانیە دەتوانێت تەویلێک هەڵبگرێت ڕاوەیەک هەڵبگرێت بەڵام لە زمانێکی دیکە بۆی دێنی لەوانەیە هەروەکو معنایەک وەری دەگرێت وەکو معنایەک ناتوانێت ڕەهندەکانی دیکەی بدۆزێتەوە. کاک سەمەڵ با دوا وشە قسەی لەسەر بکەین زۆر بە خێرایی شۆک وشەی شۆک بڵێ زۆر ڕژاوەتە ناو زمان و نووسینی کوردی هەژەندی بۆ بەکاردێ لە کوردیدا بەڵام من پێم وایە من بۆ خۆم لە نووسیندا هەژەندم بەکارهێناوە لە شعرێکدا بەڵام تاسانم پێم وایە پڕ بە پێسی شۆکە نازانم تۆ دەڵیت تاسا جوانە شۆک بوو ڕەتیکەوە ئەگەر لەگەڵ منی نانە جوانە وشەکە بۆی ئەرز دەکەم تاسا جوانە بەڵام هێندێک گوشەش لە زمانانی دیکەەوە وشە خەیناکە وشە دێتە نێو زمانەوە وتارێکی مامۆستا هەژار هەبوو خوێندومەتەوە هەم باسی ئەوانە دەکا ئەو شتان دەڵێ ئێمە قەڵم بابل باب کوردیە قەڵم کوردی نییە بەڵام عەرەبیەوە بەس ئەو بە تەوزڵە تازە هاتوو بۆ بە کوردی تۆ پێنووسی بۆ بەدا دەتاشی کورد شۆکیش شۆک وشەیەکە لە ئینگلیزیوانەوە هاتووە بەس وشەی تاساش جوانە بەکار لە جێی خۆیدا لە بری بڵێ شۆک بووم دەڵێ تاسام جاری وایە حەپەسانیش بەکار جوانە خۆ لە شوێنی خۆیدا بەڵام وشەیەک قەیناکە بە داڕشتن یان وشە لێک بدەیت وشەی لێکدان بە پێکاتەی زمانێکی دیکە وشەی لێک دراوبێنی وشەی داڕژراوبێنی ئەوە هەڵەیە داڕشتن قاعدەی ڕێزمانت لێ تێک دەدا بەڵێ وایە بۆیە مەترسیە لەسەر زمان بەڵێ ڕاست ئەگەرنا کورد زۆر جوان لە وشەی بێگانە کوردی داتاشیوە دوو ناوی زۆر جوانی یەکیش ناوێکی پیاوانە بنمونە دێنمەوە ئەگەر مۆڵەتم دەی ئایشە گوڵ و کانەبی کاگنەبی نیوەی کوردیە نیوەی عەرەبیە ئایشە گوڵیش بە هەمان شێوە چەند جوان دایڕشتوە کورد زمان بۆ خۆی میکانیزمیشی هەیە ینی هەر ئەوە تۆ هەستی پێناکەی بۆ خۆی شتەکان والێ دەکات ئەو شانەی وەریان دەگرێت دایانهێنێتە سەر دەنگی دەربڕینی خۆی و ینی پێکاتەی خۆی زۆر وشەی وا هەیە لە زمانی کوردیدا تۆ شعری مەولەوی تاوگۆزی دەخوێنیەوە وشەی متاڵا دەبینی متاڵعەی عەرەبی هێناوە دوتێ متاڵا زۆر وشەی دیکە کە ئێستا لە زەینم نییە لە زمانی عەرەبیەوە لە بە تایبەت دێمە چونکە دوای هاتنی ئیسلام و مسلمانبوونی زۆرینەی خەڵکی کوردستان و دانرانی مەدرسە بە زمانی عەرەبی لە کوردستان بە تایبەت ئێمە میرنشینەکانیشمان لە میرنشینی حەسەنویەوە کە دوای لە سەدەی 4 هیجریەوە کۆچیەوە دەستی پێکردو میرنشینەکانیشمان هیچیان جویان بە زمان نەداوە نیانویستۆ زمانی فەرمیان کوردی بێ ڕەنگە بە قسەکردن و نێوە بە زمانی دیوانیان دیوان بە عەرەبی بووە بۆیە زۆر وشەی عەرەبی هاتوۆتە بەڵام ئەو وشانە کە هاتوون دەرقەتی زمانی کوردی نهاتون چونکە ئەو کاتە ڕاگەاندن نەبووە بە زۆری بەسەر خەڵکیدا بسەپێنێ خەڵک بخۆی یعنی میکانیزمی زمان بخۆی هاڕیوێتی مەسەن متاڵعەی کردوتە متاڵە ڕاستەقینە لە ڕاستی یەقین هاتووە ڕاستێکی دڵ نییە ئەمە هیچ یەقین شوێنەواری نەماوە لەو کاتمان تەواو بوو دەنا حەزم زیاتر قسە بکەین دیسان بەخێر زۆر زۆر سپاس دەکەم و دەرفەتت پێدام زۆر سپاس دەکەم خۆشەویستانم زمانێمە ئەم جارش کۆتایی هات ڕێز و خۆشەویستی عەزەدین و دلێر بۆ ئێوە تاڵقەیەکی دی سپاتی خوابن